لە وڵاتی رووسیا و لە هاوین هەواری دەریای ڕەش فستیڤاڵی نێودەوڵەتی تاتۆ بەڕێوەچوو تێدا دەیان ئارەزوومەند و هونەرمەندی ئەو بوارە لە سەرتاسەری رووسیاوە بەشداریان تێدا کرد. فستیڤاڵەکە نزیکەی 2 ڕۆژی خایاند و تێیدا چەندین ئارەزوومەندی تاتۆ وێنە کێشراوەکانی جەستەی خۆیان نمایش کرد و چەندین هونەرمەندی تاتۆش بۆ یەکەمین جار لەو فستیڤاڵە نێودەوڵەتیدا تواناکانی خۆیان تاقی کردەوە. بەم جۆرە فستیڤاڵەکە بۆ هەوادارانی ئەو بوارە ئەزمونێکی نوێ بوو. لە هەمان کەدا هاوشێوەی وەرکشۆپێکی هونەرمەندان بە گفتوگۆ و بینینی ئەزمونەکانی یەکتری سوودیان لە توانەکانی یەکتری دەبینی. ئەوەی زیاتر ئامادەبووانی دڵخۆش کردبوو بوونی حوزێکی مەلەکردن بوو لە نزیک شوێنی فستیڤاڵەکە کە تێدا بە شێوەی گروپ ئامادە بوو نمایشی وێنە تاتۆکانی جەستەی خۆیان دەکرد. باڵی فریشتە هێڵی بەیەکداچوو وێنەی ڕۆبۆرتی لە نمونەی ئەو وێنە تاتۆیانە بوون کە ئارەزوومەندان لەسەر جەستەی خۆیان کێشا بوویان. لەم بارەیەوە ڤلادیمیر تۆ هونەرمەندی وێنەکێش و پسپۆری تاتۆ دەڵێت. کێشەکە زۆر ئاسانە. هەموو شتەکان بەسراونەتەوە بەو کەرستانەی کە ئێمە بەکاریان دەهێنین. لە بنەمادا ئەو کەرستانە دەتوانرێت لە هەموو شوێنێک بکردرێن. بەڵام بەهۆی گۆڕانی نرخی دۆلار نرخەکانیان زیادیان کردووە. بەهۆی ئەوەشەوە نرخی تاتۆکان زیاد بوون. بە هەمان شێوام هونەرمەندە پێی وایە ڕێخستنی ئەم جۆرە فستیڤاڵانە هانی هونەرمەندانی ئەو بوارە دەدات کارەکانیان نمایش بکەن و سوود لە ئەزمموی یەکتری وەرگرن. وەک ڕێکخەرانی فستیڤاڵەکە ئاماژەی پێدەکەن نزیکەی 40 هونەرمەندی تاتۆ لە 20 شاری رووسیاوە بەشداری فستیڤاڵەکان کردووە و توانەکانی خۆیان نمایش کردووە.